بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە پێی وتەی کەسوکاری زیندانیانی بادینان ماوەی 15 ڕۆژە مانیان گرتووە و بەشێکیشان تەندروستیان خراپە و داوا لە پەرلەمانتاران و ڕێکخراوە جیهانیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن بەهانایانەوە بچن. بەشێک لەوانەی کە مانیان گرتووە بەتایبەت هەریەک لە ئایاسکەرم و گۆدار زێباری و فرسەد ئەحمەد و شیروانتا و مێت پەرۆشکی بە پێی وتەی کەسوکاریان بارودۆخی تەندروستیان زۆر خراپە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر مانگرتنی زیندانیانی بادینان و ڕەوشی تەندروستی و داواکاری کەسوکاریان دەکەین. لەگەڵمان kirnê diyariyeka siyasî dizanin ku armanc bêdenkirina dengê zelalê mamostayan û مانگرتنی ڕاگیراوان و سزادراوانی بادینان بۆ داوای ئازادی و دادگاییەکی بێلایەنانە 2 هەفتەی تێپەڕاند. بە گوێرەی ئەو زانیارانەش کا دەستپەیام کەوتون دۆخی تەندروستی بەشێک لە چاڵاکوانان و گیراوان تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانە کراون. ئەوانەی دیکەش بەهۆی بەردەوامی مانگرتنەوە ژیانیان لە مەترسیدایە. هەموو داواکاریەکەشان ئەوەیە بەتایبەت ڕاگیراوان. پارێزەرێکیش هۆشداری دەدات لەوەی ئەو گیراوانە لا دۆخێکی مەترسیداردان بەتایبەت بەهۆی دواخستنی بەردەوامی دانیشتەکانی دادگا لەسەر کەیسەکانیان کە بەهۆیەوە تا ئێستا چارەنووسیان نادیارە. ڕاگیراوانی بادینان و سزادراوانی بادینانیش ئەوانەی کە لە چاکسازینە هەمویان بە تێگەڕێت تا ئەو دەقەش بەردەوامن لە مانگرتن و دۆخی تەندروستیشیان زۆر خراپە. ئەوان بە شێوەیەکی قانونی دوای دەخەن بەڵام ئەمان دڵنیان لەوەی کە تەسیراتی جانبی هەیە لەسەر مەحکەمە زغوتات هەیە بەتایبەتی مەسەلەن ئەوەی مامۆستا بەدەربەرواری و ڕۆژنامەنووس ئومێد بەڕۆشتی خستیانە 12دا لەبەرەوەی دەیدە ئینتیخاباتە خستیانە 2 ڕۆژ پاش ئینتیخابات ئەگەر ئەوها بڕوا کەواتە چاری دە و شەشی دەش 2 وەزبێت کە قۆناغی دادگایکردنی احتیمال ئەوان بکرێتە دەیدا. بەڵام ئێمە لە ئێستادا داواکاریێکمان حاضر کردیە لە بۆ سەرۆک ئەندامانی دادگای تاوانی دوو بۆی دۆستەکانیان بێتە پێش دەبەرەوەی باری تەندروستیان خراپە کێشەکانی نەگرا بکرێتەوە. ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە ڕێگەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانەوە داوامان کردووە چاومان بە ڕاگیراوان و سزادراوانی بادینان بکەوێت تا لە نزیکەوە لە دۆخی تەندروستیان ئاگادار بین بەتایبەت کە زانیاری لەسەر تێکچوونی دۆخی تەندروستیان هەیە بەهۆی مانگرتنەوە. ئێمە لیژنەی مافی مرۆڤ چەندیا داشتێکمان پێگەیشتووە لەسەر بارودۆخی سزادراوانی بادینان وەزایدن لەسەر چاکسازی گەورانی هەولێر گوایە دوان لە مانگرتوانی چاکسازی هەولێر 23 ڕۆژە دەمیان دوورە تۆمانیان لە خواردن گرتووە بەدەم ئەو گرفتەوە دەچین و لەسەر گیراوانی بادینانیش لێرە و لەوێ دەنگۆیەک هەیە گوایە سزادراوانی بادینانێکێکیان بینایی لە دەستداوە دوانیشیان وەزنی زۆر دابەزی و لایەنی تەندروستیان ناجێگیرە و گوایە یەک دویانێکیشیان مانیان گرتووە. ئێمە ڕۆژی پێنجشەمە کۆبوونەوەی لیژنەی مافی مرۆڤمان کردو بڕیارماندا هەفتەی ئایندا هەم سەردانی ئاسایشی گشتی بکەین بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری بارودۆخی سزادراوانی بادینان بین و سەردانی چاکسازی گەورانی هەولێریش دەکەین و ئەو مانگرتوانی کە داوای مافی خۆیان دەکەن. دەستگیرکردن و سزادانی چاڵاکوانانی بادینان بەهۆی دەربڕینی ناڕزایەتی مەدەنی و داکۆکیکردنە لە مافی موچەخۆران و فەرمانبەران. ئەو دەستگیرکراوانە زیاتر لە ساڵێکە بەبێ دادگایکردن لە زینداندان تا ئێستاش چەندین دانیشتنی دادگا لەسەر کەیسەکانیان دواخراوە. ئەمەش لەلایەن چاودێران و یاساناسانەوە بە پێشلکاری یاسایی ئاشکرا بەرامبەریان لێک دەدرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز بۆ قسەکرد لەسەر ئەم پرسە میێندارێک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە پارێزەر عوسمان شێخ سەدیق پارێزەری ڕایشکار ئەوشە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان دەبێت. لە دووەکیشەوە میێڤان سعید نوێنەری زیندانیانی کەسوکاری زیندانیانی بادینان لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە کەیسی دەستگیرکراوانی بادینان و ئەو بارودۆخەشی کە ئێستا تێیدا مانیان گرتووە چیمان پێ دەڵێت لەبارەی حکوومەڕانی هەرێمەوە؟ سپاس بۆ جەناب و بۆ بینەران و بۆ مامۆستا عوسمان و بۆ کاک میێڤانیش لە شاری دۆچی خۆشەویستەوە. لە ڕاستی ئەمە سادەترین پێناسەوەمان پێڵێ کە هەموو ئەو بانگەشانەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەبارەی هەرێمێکی دیموکراسی و هەرێمێکە ئازادی بیرۆڕا و هەسوڕانی کاری سیاسیتیایە هەمووی بەتاڵەکاتەوە و کەیسەکە بە تەواوەتی کەیسێکی سیاسیە ینی هەر
بە دلیلی ئەوەی کە زۆر جارم قسەیە کراوە ئەمە حقیقەتێکی حاشاڵ نەگرە کە هەفتەیە پێش دادگایەکە سەرۆکی حکوومەت مەسرور بەرزانی ینی پێش دادگا کەوت و حکم و تاوان و هەموو شتێکی یەکلایی کردەوە کە ئەمەی باوەڕ ناکەم هاوشێوەی هەبێت لە هیچ شوێنێکی جیهانە کەواتە هەم سەر بەخۆی دادگاکان هەم مەسلەی ئەو بانگەشانی کە دەسەڵات کردوێتی لەسەر دیموکراسی و ئازادی هەڵبەتە بۆ ئێمەمانان هیچی جێگای بڕوان نەبوو ئەوەی کەوان باسان کردوە بەڵام ڕەنگە مەسەلا سەمان بۆ نمونە فەرمانگەیەکیان دروست کردووە جیهەتێکیان ڕاست پاردۆ بە ناوی ڕێکخەری وەڵامدانەوەی راپۆرتەنی دەوڵەتەکان ینی هەموو جارێکە ئەم هەموو راپۆرتان لەسەر هەرێمی کوردستانە وتێکە حقیقەتێکی حاشا هەڵنەگرێ ئەمانیان بە کۆمەڵێ ڕستەی دووبارە هەموو جارێ ئەڵەن وانە بەڵام فەرموو ئەوە ماوەی چەندێکە کە نزیکی 81 کەس تا ئێستاکە 5 کەسیان کەیسەکانیان یەکلایی کراوەتەوە لەم 5 بەڵێ چواریان براوەتە چاکسازی گەورانیش ناویشیان هەر نەبراوەتە چاکسازی گەورانیش مەسەلا من پارێزەرەکانی قسم لەگەڵا کردوون پارێزەری خۆبەخشی ئەم کەیسە ینی لە ئەوە کە مامۆستا بە دڵنیایی شارەزایی زیاترە ئەمانە کەیسەکانی یەکلایی بۆ تۆ تا ئێستا مەحامەکانیان نەیانتوان دۆسیەکانیان بینن بە تەواوی ئەمە لە شوێ دنیا بۆ تۆ حکومت داوە تەواو ینی لە گواستەوە بۆ چاکسازی گەوران ئەستە نەبێت نوسخەیەکی کۆپی کرێت و تەسلیمی پارێزەرەکان کرێت تا ئێستا نەیان هێشتۆ مەلەفەکانیان ببینن پەڕاوەکانیان بین بەشێکی زۆران ئەسڵەن پەڕاویان بۆ نەکراوەتەوە ینی حەڵەتەم بەدووادا چوونم کردووە و من سەردانی بەشێکی زۆر لەو کەسوکاری ئەو زیندانیانمان کردووە لە شاری دهۆشی خۆشەویست ئەو هاوڕێیانی کە لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتین و ئێستا لە با بڵین تەماسیان هێ لەگەڵم کەیسانە قسەم لەگەڵا کردوون کە شوێنیان زۆر خراپە یعنی وەکو چۆن لە سەردەمی بەعسا ینی ئەو زیندانی سیاسیانەی کە بۆمان باسەکەن لە هەیئەی خاسە و لە زیندانی ئەمنی سلێمانی و ئەمنی هەولێر و کەرکوک و ئەو شوێنانە کە پشتیان بە پشت یەکتریەوە بۆ ئەنووسن یان ڕوبەڕووی یەکتری قاچیان لە قاچ یەکتری ئاڵێن لە ژووری ئاوا پچووکان بە ڕێژەیەکی زۆر بە پێی قسەی ئەو هاوڕێیانەی کە ئاگادارێکی تەواوی دۆخی زیندانیەکانن ینی ئەمە لەکوێی دنیای دیموکراسی و پێوەرەکانی مافی مرۆڤ و ئازادیە ئەگونجێتەوە و ئەم دەسەڵاتە بەڕاستی سەلماندی کە دەسەڵاتێکە لەسەر بنەمایەکی ئەتوانم بڵێم هاوشێوەی تۆتالیتاری بنیادنراوە و ئەشێوێت ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەم حکومە شمولیەی خۆی لە هەرێمی کوردستانە بچەسپێنێ و ئەوێت یعنی لە ڕێگەی ئەم کەیسانەوە ئەومان پێ بڵێت کە ئەو کەسانی کە دیفاع لە بەرژەوەندی گشتیەکەن ئەو کەسانی کە دیفاع لە ئازادیەکەن ئەو کەسانی کە دیفاع لە واکەن کە وڵاتێکمان هەبێ هەرێمێکمان هەبێ کە مؤسسات یا حکومڕانی بکان نەک میزاجی مەسئولی حیزبی و مناڵی بنەماڵەکان ئەوە چارەنووسەکەیە بێ بەڵام لە ڕاستیە ئەمە حکمی مێژوو پێمانەڵێن نە ئەم جۆرە حکوماتوانە بەردەوام بێ و نە ئەم جۆرە نیزامە بەم شکڵە ئەتوانێت درێژە بە حکومڕانی خۆی بدا و ئەمە دیوێکی تریشی ئەوەیە کە بۆ هەموو دنیا ئەبێ بزانێت ئێستا لە هەرێمی کوردستانە و پێشتریش هەڵبەتە بەڵام ئێستا بە واقعیکی حاڵی زۆر بەرچاو زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە یعنی وەکو چۆن لە سەردەمی بەعسا ئەو تێکۆشەرانەی کە لە هێزە جیاوازەکانی کوردستانە کاریان کردووە ڕوبەڕووی گرتن بوونەوە لەلایەن دەسەڵاتی بەعسەوە کە ئێستا زیندانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە کە هیچ سەردەمی باسن بەڕاستی ئێستا بێ هەموو دنیا بزانێ کە لە هەرێمی کوردستانە زیندانی سیاسی هەیە جا چ شکڵی ئاشکرا وەگەم کەیسانە و من دڵنیانیش هەیە ئەو بەپێی بە دوواداچوونی من ئەو کاتانی کە خۆش پەرلەمانتار بووم خۆم دوو جار گیراوم لە سەردەمی حکومڕانی کوردیە بەڵێ زیندانی نهێنیش هەیە یعنی من بۆ خۆم دوو جار گیراوم هیچ جارێکیان نە ئەمری حاکم هەبووە نە دوایش کە بڵین هاتوونە دەرەوە لە زیندان شتێک هەبووە کە وەرەقەیەک یا شتێک بۆیە لە ڕاستیە ئەم حکومڕانی جای تێڵێمە حکومڕانێکی تا سەری ئەسخان شمولیە و بە هیچ جۆرێک لەگەڵ پیوەرەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادیە ناگرێتەوە. سوپاس دەکەم کاوی تو دواتر بە سەرمانگرتنش قسە دەکەین کاک عوسمان جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم لە ڕووی یاساییەوە بەتایبەت ئەوانەی کە ئێستا بڵێن نزیکە 81 چالاگوان و ڕۆژنامەنووس و هاوڵاتی مەدەنی سنووری دۆک لە زیندانەکانە تەنها ماوەی ساڵێک کە دەستگیر کراون تەنها 5 جان سزا دەراون و تێبینیشە بوو لەسەر سزادانی ئەوان خوێنەوەی بەڕێز لە ڕووی یاسای بۆ من دۆسیە چۆن؟ بەڵێ
دەستان خۆش بێ جێی گرنگیە کەناڵی پێیان بەڕاستی وەگەڵێ زەوئێکی باشی داوە بە مەوزوع کە باسێکی پەیوەندی بە ژیان و ئازادی و کەرامەتی ئینسانەوە هەیە پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەیە پەیوەندی بۆ ئامانجانەوە هەیە کە ئەم هەرێمە لە بنەڕەتا بە حساب کاری بۆ کردووە و لەسەری دامەزراوە بەڵام بەداخەوە کە ئێستا ئەو بنەمانە هەڵ ئەتەکێنرێتەوە لەلایەن ئەو دەسەڵاتی کە على ئاساس ئەو شۆڕ جێرانەی کە چەند ساڵ خەباتیان کردووە لە پێناوی ئەم ئازادی و مافی مرۆڤ و کەرامەتی ئینسانن کە ئێستا خۆیان وا جارێکی کە لە ناوێ بنەوە بەداخەوە لە ڕووی یاساوە پێم وابێ شتەکە زۆر ڕوونا زۆر قسەمان لە ڕووی یاساوە لەسەرم کەیسە کردو لەبەر ئەم کەیسە ئاشکرایە بۆ هەمووان ئەگە کەسێک لە دووریشەوە سەیریکە لەبەر ئەوەی چاوی دنیای لەسەرا چاوی میدیاکانی لەسەرا چاوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی لەسەرا چاوی یاساناسانی لەسەرە پارێزەر و دادوەرەکانی لەسەرا ئەم کەیسە بۆ بە کەیسێکی ئاشکرا لای هەمان بۆیە ئەگە توانین مافیەوە بە خۆمان بین ئەگەر لەناو کەیسەکەشا پارێزەر نەبیت ئەتوانی لە ڕووی یاساییەوە هەڵسەنگانی تەواوی بۆ بکەیت ئەم کەیسە بەدڵنیاییەوە ئەمە بە ئیمتیاز کەیسێکی سیاسیە ئەبینی چۆن کەیسێکی کەسی سیاسی و یاسایی چێ بڵێن بۆ عفوکە ئەم کەیسە سیاسیە بەرگێکی یاسایی بەبەراکراوە ئەم کەیسە ئەوانەی کە دەستگیر کراون پێم وایە کەس لاری لەوە نیە ئەگە کەسێک تاوانێ بکە هەمووان متفقی لەسەوەی کەسێک هەر کەسێک تاوانێ بکە ئێمە حەزەکەین سزا بدرێ هەموو کەسێک بەس خێرە ئەم کەیسە بۆتە هۆی ئەوەی تۆ سزادانەکەت بۆتە جێی ناڕەزایی خەڵکە بە ویژدان و ویژدان زیندوەکانی ئەم کۆمەلگایە خەڵکە بە هەڵوێستەکان لە دادوەرەکان لە پارێزەرەکان لە میدیاکارە بە هەڵوێستەکان لە هێزە سیاسیەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە قونسوڵیات یعنی ئەمە جێی پرسیارێکی گەورەیە دەری ئەخات کە ئەم کەیسە سزادانێکی ڕاستەقینە نیە لە ئەسڵەوە سزادانی تاوانبارێک یا تاوانکارێک مجریمێک نییە ئەبینی ئەوانەی کە سزا دراون کەسیان نە دزیان کردووە نە کاری بەدرەوشتیان کردووە نە گەندەڵیان کردووە نە قاچەقچێتیان کردووە نە سامان و ئەم وڵاتەیان بە هەدەرداوە نە بەرپرسی باڵا بوون لەم گەندەڵیان کردبێ ئەمانە کەسی ڕۆژنامە نووس بوون ئاشکرا ڕابردویان دیارە کەسی میدیاکار بوون کەسی چالاکوانی مەدەنی بوون چالاکوانی سیاسی بوون مامۆستا بوون کەسانێک بوون کە هەڵوێستیان هەبووە کەسە ویژدان زیندوەکانی ئەم کۆمەڵگایە بوون و کەس چالاکەکانی لەڤەری بادینان بوون ئەمانە دەستگیر کراون نەک کەسی تۆمەتبار و دز و گەندەڵ و قاچاقچی بۆیە ئەمە لێرەوە جێی سەرنجە ئەمانە ڕابردووی تاوانکاریان نییە ئەمانە کەسێکن بە فعلی کاری سیاسی و چالاشیان کردووە کاری مەدەنیان کردووە و فکرە و بیرروبۆچوونی جیاوازیان هەبووە بۆیە لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردان بە دیاریکراوی کە لەو دەفەرە دەسەڵاتی ڕهای هەیە ئەمانە خراونە ژێر چاودێریەوە بە دوواداچوونیان بۆ کراوە معاقبە کراون وەک ئەڵێ ڕاوەدویان داوە بە تەواوەتی حەسر کراون بۆ ئەو چالاکیانی کە ئەیکەن دواتر کەیسێکی یاساییان بۆ دروستکەن کەیسێک بەناوێک لەژێر نەسێکی قانونیە کە یاسای ئەو یاسایی کە ئەمانی پێحکومرا ژمارە 21 ساڵی 2002 کە تعدیلی مادەی 157 یاسای سزادانی عێراقی زەمانی بەعسە کە مادەیەکی لاسیکیە هەر کەسێک ببێتە مایەی دروستکردنی ئەمن و ئاسایش و سیادەی موسەساتی هەرێم و ئیستقرار بشێوێنێ ئەمە سزادە ئیستقرار چییە؟ پێناسەی ئیستقرار چییە؟ ئایا ئەمانە ئیستقراری هەرێمیان تێکداوە؟ وازحە بەڵام هاتوون ئەم مادەیان بۆ دۆزینەوە و بۆیە لە ڕووی یاساییەوە بەدڵنیایی ئەم کەیسە لە بنەڕەتەوە کەیسێکی سیاسیە و ئەبینین و جگەلەوەی چەندین ئەخطائی یاسایی هەیە وەم پێم وایە ئەم کەیسە دادگاشتی یازەحەیە بەداخەوە دادگای خۆی قوربانیە دادوەرە بەڕێزەکان ویژدان زیندوەکان کە پێیان ناخۆشە هەر بۆیە ئەبینین لە بڕیارەکەشدا محکەمەی تەمیزی دابەش کرد دادوەرەکانی دابش کرد کەیسەکە لە ڕووی یاساییەوە کە پێویستە پێی ئیخساسی مەکانی پێویستەم کەیسە لە بادینان و لەو شوێنەی کە بە پێی یاساها شوێنێ تاوانێکی تیاکرابێ ئەگەر کەسێک تۆمەتبار بێ بە تاوانێک ئەو شوێنەی تاوانەکەی کە تیاکراوە اختصاسا بێت لەو شوێنە لێکۆڵینەوە لەگەڵا بکرێت لەو شوێنە دادگایی لەگەڵا بکرێت لەو شوێنە سزا بدرێ ئەگە محکەمەی تایبەتمەندی لێ بێت دیارە دهۆکیش محکەمەی تایبەتمەندی لێ بەڵام ئەم کەیسە بۆ خێرە گوازایە بۆ لە هەولێرەوە دهۆکە گوازایە بۆ هەولێر بۆ ژێر نزیکتر لە چاوی دەسەڵاتی سیاسی و سەرۆکی حکوومەت و ئەو هێزەی کە دەسەڵاتی هەیە و بینیشمان هەفتەیەک پێش ئەوە وەکو بڵێ حکمی سیاسی خۆیان خوێندەوە
حکومەکان خوێندەوە هەفتەیەک پێش ئەوە هەمومان گوێمان لێ بوو دەستێوەردانێکی ڕاستەوخۆ ئەو باسمان کرد کە ئەوە پێش بڕیاری دادگاکەوتنا دەستێک وەردانە کە دەبواە بە هیچ شێوەیەک بەڵام ئەوە ئەو ڕاستی سەلمان ئەو ڕاستی سەم بە فعلیم ئەم کەیسێکی سیاسیە ئەوەندەی کەیسێکی یاسایی بەرگی یاسایی لەسەر هەڵە یاسایەکان زیاتر قسە دەکەین کاک میوان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت سەبارەت بە دەمانەوێت لەبارەی مانگرتن بە دیاریکراوی لەسەر چی مانیان گرتووە چەند ڕۆژە بارودۆخی تەندروستی مانگرتووان چۆنە؟ بەڵێ ڕێز و سڵاف سپاس بۆ پێدارفەتێکی گرتیên ئازادیە کولتەڤەرە بادینە هاتینە دەستە سەرکردن دەنگێمت باڵی گوێمان لێ فەرمو ئەف گرتیەک و هاتینە دەستە سەرکردن بوویەکێک و بادینان بێدەنگ بکەن پەیامەکە بۆ هەمی چالاکوان و هەر کەسێکی ناڕازی لێ ئەو چالاکوانێک و هاتینە دەستگیرکردن ژێ هەر لەسەر هەڵویستی خۆ بەردەوا من و دزانن ڕێبازەوە ڕێبازەکە پیرۆز بووە دزانن و هیچ تاوانێک وا نەکردە دزانن و کەسانن بێگونە هەن پەیامێک ناوە زیندانێژدا گەهاندە هەمی جیهانێک و مانگرتنا خوار نەکردە بۆیە چەندێک و دەنگی وە بگەینتە هەمی جیهانێک و ئەم هەر سەر ڕێبازە خۆ بەردەوامین دەبێتن بێگونەهیامە بۆ خەڵکێکی دیار بکەن ڕەوشەوەیە ساخلەمیژی تا ڕادێکی باشنی نەبەس نەپیشێوەیەژێ وەکی ئیعلام بژیتن وەکو ئیعلامێدا هاتیە گوتن و ئەیازی چاوت خوش دەستداینە ئەیازی بخۆ دیت پەیوەندیەکە تەلەفۆنیدا بوو برادەرێکی مکردیا گوتی ڕەوشام ڕاستە تێک چوەک و 14 ڕۆژە ئەزێ بەردەوام سەر مانگرتنێ لەسەر خواردنێ لێ مدوێتن پەیامام گەهینتە هەمی جیهانێک و ئەم کەسانم بێگونەهین و مەچە تاوان نەکردینە و تنێمە دەخوازا مافێت خۆیان کردی باشە بە دیاریکراوی چەندیان مانیان گرتووە کامیان بڵێن ئەوەندەی کێواگەدار بن ڕەوشیان خراپە ڕەوشی تەندروستی نزیکی 14 ڕۆژەیە تقریبا 11 کەسێکە مانگرتنا خواردنەی کردە و یەک جوانێک و ئەیاز کەرەمەک و هاتیە حکومدان بە 6 ساڵان و ئەف کەسێن دیە کوت ناوە زیندانێدا و هێشتا ساڵێکی دەرباز بووە و تنێ هاتینە تەوقیفکردن هێشتا چاوەڕێی حکومی خۆنە و حکم نەداینە وەکو گرتیەکی شوانە بێژتن و مەزنترین دکتاتور ساڵێکێدا مرۆڤ کوش بووە دادگەهاوی تێتەدان چما و ئەم کەست بێگونەهین ساڵێکە مەتینە دادگەهی و جارێکا دی تەجیلکەن و زەڤری نەوەتنێ بوو هەندێک و مە بێ مۆڕالکەن مە هێز بکەن مە وەرێ بکەن و ئەم بێهومید ببین ئەم ژوێ ڕێیامەدا بەرسینگە خو پاشە گەز ببین لێ ئەم پاشە گەز نابین و ئەم دێ بەردەوام بین باشە بەس ئەوان کە ئێستامانیان گرتووە داواکاریان چییە ئەو داواکاریەی کە هەیەە؟ ئەف کەسە بووینە سمبول چاوێن خەلکێکیدا و مرۆڤ gelek پیرۆز و مەزنن چاوێت خەلکی ناڕازیدا و حتا کەسێن دەستەڵاتێشدا دزانن و ئەف کەسە کەسن بێگونەهن و غەدرێکە گەلە مەزن لێ بووە وەکو پارێزەریژە ئاماژە پێکردی و نەکەیسەکە قانونیە پتر سیاسی بووە پێشوەخت سەرۆکی حکوومەتی لێدوانێکی دایانشی بێژین پرسیارێکە کەناڵێکی تەلەڤیزیۆنی دایک و کەناڵس پێدا بووە گوتی ئەف کەسێ تا یعنی بەریک و حکم حاکم یانژی قانون بڕیارێ سەرداد گوتی ئەف کەسە تیرۆریستن تێکدەرن ئاژاوەگێرن هەمێ ڕۆژنامەوان بوون کەسێن پاک بوون پەیامەوە ئەوە کو بگەهینتە جیهانێ بێژێت ئەم کەسێن پاقژین تنێ ئەم حەش ئاخا خۆ بکەین حەش وڵاتی خۆ بکەین جیهان ڕێکخراوێن جیهانی قونسوڵخانە بێنە سەرخەت ئێدی بەرپرسێن ڤی وڵاتی بێن بێژن بابە ئەف کەسە بێتگونەهن جهێن معنی کو حکوومەت هەرێما کوردستانی ئێدی بریارێکی لە سەرڤان گرتیا و دادگانشێک دەسەڵاتێت سەرۆکی هەرێما کوردستانی نەچیروان بارزانیدا دەشێتن و بریارێکە یا عەفو عامێکی بۆوان گرتیا بداتن بەڵێ ئێوە بە تایبەتی وەکو ئەو پێنج سزا دراوە کە برای بەڕێزیشتان لەگەڵ بوو پێنج سزا دراوەکە کە چاوەڕێەوە بوون سەرۆکێرێم لێبوردنێکی تایبەت دەربکا بە تایبەتی بۆ ئەوانەی کە
بڵین سزاکان یەکلا کراوە بە 5 ساڵ بە 6 ساڵ زیندانی؟ وڵات جاوارێنە ku serokê Herêma Kurdistanê vê biryarê derbike tot salahiyatet serokê Herêma Kurdistanê dana Nêçîrvan Barzanî ku biryarekê derbiketin lê û pêdiviya jî ser vê biryarê derbike ji ber çend egereka yek ev dengê nerazî yani bu parta desalat darxû jî ku Partî Demokratîk Kurdistanê li Sinûrê Parêzgeha Dûkê ev kesel jêr desalata wê kesên meعrûf bûne bi nav xelkekê de nasiyarin simeta xwe paqîjiya xwe eger hato ev biryara azadkirinawa bidetin dê cemawarê partî xwe jî ku texeka baş ji cemawarê partî nerazî ser vê biryarê her dîsa bû simeta Herêma Kurdistanê ji nav civakê nêvdewletî da ku pîstir û neciwantir lê neêtin ji ber van her du xala ez bînim pêdiviya ser Nêçîrvan Barzanî ku biryara ev û amekê ser van girtiya bidet û ew xwe jî dizanin ku ev kese bêgunehin û xedir lê bûye. باشە بە کورتی دواتریش دەگرێمەوە لای بەڕێز بەس ئێستا ئێوە داواکاریتان هەیە لە مافی لێ دەستەی مافی مرۆڤ پەرلەمانە ڕێکخراوەکانە کۆمەڵگەی نێودەوڵەتیەک کە چەند لێ کۆڵینەوە بکەن لە بارەی خراپی ڕەوشی زیندانیان و ماگرتنەکان؟ بەڵێ وەکو پەرلەمان چند فراکسیونێکت پەرلەمانیک و فراکسیونە یەکگرتو بۆ فراکسیۆنا کۆمەڵێ فراکسیۆنا گۆڕان پاڵویست بوونە و حتا یەکێتی نەوەی نوێ لێ بەرهەفبوونە لێ فراکسیۆنا پارتی هیچ جارێکی تێدا بەرهەف نەبووە پاڵویست بوونە و داکوکی ئازادکردنا وان گرتیا کردە هەر دیسا ڕێکخراوێن مافێ مرۆڤی CPT و gelek ڕێکخراوێن دی UN ڕۆڵێکی بەرچاو هەبووە چێکردنا سەردانا بێتن یان jî daxwaza azadkirinawan kir bit yan ji keysewe bûye keyseka cîhanê Ewroka heta qunsulxanê Almanyayê Emerîka hatîne serxet û evê keysê gelek deng ve da êdî pêdiviye desalata Kurdiya hikûmeta Herêma Kurdistanê serederiyeka wekî çawa bêjin ya zarokane teamilê gel vê neket kerbûkînê neavête takê xwe pêdiviye bi şêwazekê çavvekirîtir yê pitir diplomasî berê xwe dete vê keysê ku ev kese kesên azadin kesên bêgunehin kesên paqijin pêdiviye ne em daxwazê dikin pêdiviye ev kese bêne azadkirin ew tu daxwazekê dikey ku tiştekê yani şînika tu yê dixwazî belku ev ne mafekê wî ye vê bête dan yani mafê wan azadkirine pêdiviye bête danê و اگر نه دادن سمعت هرم کردستان کریتر و پیسترلیت نو جوکر نو دولتی دا و حزب دا سال دارجی ادی وتم وکر بکینا خوبه تخاره بشوازه که ساخلمتر سر دریت گل و کیسه بکردن سپاس دکم که میوند و تقریم لایبرس که دکتر سوارت بوی که دبی چی بکری با دوزینوی چهار سرک با ڕەوشی مانگرتووان و ئەو داواکارێنی کە هەیەە دەرکردنی لێبوونی تایبەت یا خودداوانەی کە دادگای کراون دادگای نەکراون دادگایەکان زوو یەکلا بکرێتەوە بێگومان تاوان خۆمانە هەشتا کەسن تایسە 5 کەسیان یەکلای کراوەتەوە کەیسەکانیان لەو 5 شواریان وەکووتمان لە چارسازی گەورانێکیان هێشتا باڵێن تۆمەتی تریان بۆ دروست کردەوە کەیسی تریان بۆ کردوێتەوە ینی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییەوە کار عوسمان خۆی شارەزایە تۆ دوای ساڵێک تا ئێستاکە بشێکی زۆران هەرپەڕاویان بۆ نەکراوەتەوە یعنی بۆیە ئەمە ینی بەڕاستی ئەمەی کە هەرێمی کوردستان کردوێتی و دەسەڵاتی پارتی ئەیکا و شخصی سەرۆکی حکوومەت و حیزبەکانی تریش بە تایبەتی ئەو دوو هێزەی کە مشتەرەکەن لەگەڵ پارتیا لە دەسەڵاتە نەیانتوانی وە سنوورێک بۆ ئەمە دابنێن ینی پێم وانە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نمونەی هەبێ نمونەیەکی زۆر تاک و تەنیا و ناوازەیە کە بە تەواوەتی پێشێلکاریە بە تەواوەتی دژی هەموو بنەمایەکە بۆیە ئەساسەن من بۆ خۆم چوون بەژاریم لێشە لە دانیشتەکانە کردووە بەڵە دانیشتەکانی دادگا ینی بەڕاستی ئەمانە نازان بۆ گیراون ینی هەمووی قسەیە هەمووی ئەگەرە وڵا ئەمانە ویستوانە هێزێکی سیاسی دروستکەن وڵا ئەمانە ویستوانە تەقینەوە بکەن وڵا ئەمانە ویستوانە نازانم لە لای
سیاری کوڕی سەرۆکی هەرێمە یا کوڕی سەرۆکی حکومەتە بەڵام خۆیان ساقێنەوە داوایان لە بەغا کردووە قونسڵخانەی ئەمریکا کردووە خۆپیشاندان بگوێزێتەوە هینی بەغا بۆ هەرێمی کوردستان. باشە کەسێک هەموو ئەم شتانە نابێت فیشەکیان پێ بگیرێ، نابێت تفەنێکیان پێ بگیرێ، بەشێکیان ئەسڵەن تۆمەتبارەکرێن بەوەی ینی بۆ کوچۆن بێت پێشتر لەگەڵ حیزبەکەی دکتۆر بەرهەما بوون کە ینی ئەمە بەڕاستی بۆ سەرۆکی کۆمارە بێت لەسەرمە بێتە دەنگ ینی خۆم بێتە دەنگ من خۆم دادگایەکە دانیشتوم 10 جار زیاتر ناوی هاتووە معقولە تۆ ڕێی جمهور بی لە ناو دادگاییان ناو بێت ئەمانە پێشتر لەگەڵ ئەو حیزبای ئەوە یەکیان کاندید بووە یەکیان لە 2010 دکتۆر عامر بەڵێ دکتۆر عامر کاندید بوو لە ساڵی 2010 باش ئەم سەرۆک کۆمارە نابێت لەسەر ئەمە هەڵوێستیە بێ بۆیە گرنگە لە ڕاستیە هەم ڕئیسی جمهور باشە هەموو ئەو هێزانەی کە لە دەرەوەی پارتیم و بە تایبەتی ئەو دوولایەنەی هەم شەتی نیشتیمانی هەم بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتان قوبات تاڵەبانی کە جێگری سەرۆکی حکوومەتەوەی سەر بانگەشاکە ئەمانە لە بەردەم مەسئولەتی گەوران ینی هەم معارەزە هەم دەسەڵات جگە لە پارتی چکە پارتیەوە قەراری خۆی داوە و قارەکەش پێما بە زیاتر پەیوەندی بە عایلەی بەرزانیەوە باشە بەس بەرپرسیارەتی ئۆپۆزیسیۆن باسەکەن بەس وەکو دوو هێز بڕین هیچ پەیوەندێکی بە گۆڕان و بێشێتیەوە هەیە ئەزانی پەیوەندەکە چییە؟ پەیوەندەکە ئەوەیە ئەمانە مشتەرەکەن لە حکوومەتە وانە ئێستا لە کابینەکە کابینەیەکی سێ خۆڵیە وەختێک سەرۆکی حکوومەت پێش دادگا ئەکەوێ خۆتو ئەبێت ئەمانە ینی ئەم خەڵکەی کە لە بەشدارن هەڵوێستێکیان هەبێ وایە ئەم جێگری سەرۆکی حکوومەتە خۆ بێ هەڵوێستێکی هەبێ ئەمانە کۆبوون و ناکەن هەفتانە لە ئەنجومەنی وەزیران ئێوە سەرۆکی حکوومەت تەمسیلی کابینەکەکە لە هەموو دنیاوایە ئەڵەن کابینەکەی مالیکی ئەڵەن کابینەکەی هەرو کاتش بەیاننامەیەک دەرکرا لە بناوی ئەنجومەنی وەزیرانەوە پشتگیری و پرۆسەی دادگاییکردنەکان کەس ڕوونکردنەوەیدا لەسەری کەس وتی من لەگەڵیانیم هیچ وەزیرە وتی من لەگەڵیانیم بۆیە ئەمەیە مەسئولێتەکە باش ئەوەکو ئۆپۆزیسیۆن وەکو دەرەوەی دەسەڵات وەکو شەقامەک و خەڵک بۆ ئۆپۆزیسیۆن بەڕاستی لە بەردەم مەسئولێتی گەورەیە ینی چکە ئەمە لە هەموو دنیا ئۆپۆزیسیۆن ئەبێ فشار دروستکە و ئەبێ شەقام بجوڵێنێ و ئەبێ قیادەی ناڕەزایەتی بکە لەو شوێنەی کە ئەویشی تیاکە بۆیە ئەمانە لە هەموو لە بەردەم بەرپرسیارەتیان خەڵک هەمومان لە ڕاستیان لە بەردەم بەرپرسیارەتیین و بەداخەوە خەڵک کەمتەرخەم بووە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە چکە ئەم ئازیزانە هیچیان لەسەر شتی شخصی نەگیراون هەموو ئەو تۆمەتانی بۆیان دروست کراوە تۆمەتێکن کە لە ڕاستیدا ینی کە تۆ قسەی سەیرەکەی دیفاعیان لە مافی گشتی کردووە خۆپیشاندانیان کردووە ڕستمەشیان بەرزکەوتەوە من وەکوتم بوون بۆ خۆم لە یەکێک لە دادگایەکانیان ئامادە بووم و لەگەڵ پارێزەرەکانی قسەم کردووە سەردانی کەسوکاریانم کردووە لەگەڵ کەسوکارەکانیان قسەم کردووە لە ڕاستیە ئەمە یعنی جگە لەوەی کە ئەیانەوێت ئەوەندەی تر منطقەی دۆک و بادینان بکەن بە منطقەیەکی داخراو لە تەنیشتیشەوە پەیامێکە بۆ هەموو خەڵکی کوردستان و ئیلا کەیسەکە هیچ بنەمایەکی قانونی نییە و کەیسێکی سیاسیە و بەرجێک وەکو مامۆستا شتی بەرجێکی قانونی کراوە بەرە من ئەمەیە بە خێرایی ئەمەش بگەڕمەوە کە ینی لەو ماوەی ڕابردوویەکێک لە دایکی دەستگیرکراوەکان شەروانتەها کۆچی دوایی کە ڕۆحی شاد بێت شوێنی بەهەش بێت یعنی لە ڕاستیە ئەمە کە من گوێم لە چیرۆکەیان کرد لە ماڵەوە کە باوکی دەستی کرد بە گریان بەگیریانەوە چیرۆکەکەی جێڕایەوە بەڕاستی ئەم دەسەڵاتە بەعزی تێپەڕانوە ینی هزار جار بەعسی تێپەڕانوە ینی دایکی شیروانتەها لە دهۆکەوە لەگەڵ برای کاکەوێتە ڕێ بۆ هەولێر لە بەیانەوە تا ئێوارە لە بەردەم ئاسایش شابێ بۆی 1 دقیقە کوڕەکەی بینێ ڕێگای پێنادەن باشە ئەخیر جا پێڵن وڵا لە بەروەزئی کۆرۆنا ئەڵێ باشە بەس لە دوورەوە لە پشتی پەنجەرەیەکەوە بیبینم ڕێگای پێنادەن یەتەوە ڕاستە و خۆ ئازار لە سەرسنگیا دروستە بێ ئازار لە پشتیا دروستە بێ سەعاسی شەو کۆچی دواییەکە ڕۆحی شاد بێ ینی ئەمە لە تەنها و تەنها ئاخی و داخی و مەراقی نەبینینی کوڕەکەی بۆتەوەی گیان لە دەستدانی هیچ سەبەبێکی تر نەبووە لە ڕاستیە ینی ئەمە من بۆ خۆم ینی نازانم ئینسان چی ویژدانێکە تۆ ڕێگە نەدەی دایکێک دقیقەیە کوڕەکەی ببینێ لە هەولێرەوە تا دووەگەروتەتی نانێش شیروان ببینم ینی ئەمە بەڕاستی بەعسیان تێپەڕانەوە بەڵێ سوپاس دەکەم کاکوسمان ناوبڕێکمان هەیە دەگرم بۆ لای بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکوسمام گەرم لای بەڕێز سەبارەت بە ئەگەر شتێکت ما بە لەسەر هەڵە یاساییەکان لەو کەیسەوە قسەکن لەسەرەوەی کە مافی زیندانی لە ڕووی یاساییە و کاتی کە ڕاگیراوە زیندانیە چی مافێکی وەکو بینین وەکو تەلەفۆن وەکو جلوبەرە وەکو خواردن بڵین. زۆر بە کورتی زۆر بە خێراییش هەڵا یاساییەکان زۆرن لە بیدایەتەوە ئەوەی کە باس کراوە دیارەکە هەر کەسێک کە دەستگیر دەکرێت لەسەر هەر تۆمەتێک پێویستە لە ماوەی 24 سەعاتدا استجواب کرێ بە پێی یاسا. ئەمە یاسای ئوسوڵی محاکەمە پێویستە چۆنەڵی لێپرسینەوە لێکرێت 24 ساعت نەک ساڵێک. بەڵە پێی بوترێت تۆ لەسەر چی دەستگیر کراوی ئەو تۆمەتەی بۆ دروست کراوە چییە و لە ماوەی 24 ساعت ئەبێ لێ پرسن بڵێن تۆ لەسەر چی دەستگیر کراوی و دادوەر ببینێ استجوابەکە بێ دادوەر ببینێ دادوەری تایبەتمەند ببینێ خۆی پێ بناسێنێ تۆمەتەکەی بۆ ڕوونکاتەوە لەسەر ئەمە وەڵامی لێوەگرێ و پێی بڵێ ئایا پارێزەرت ئەوێ خۆت پارێزەرت هەیە ئەگەر پارێزەرت هەیە باش ئەگەر پارێزەر ناتوانانی بووری یاسا و دادگا پارێزەرت بۆ دیاریەکە ئەمە لە ماوەی 24 ساعت ئەبێ شتێ بگە ئایا لەم کەیسەیە ئەوە ڕووی داوە وازحە بە ئەمانەتیانایە بە مانگ بێ سەر و شوێن بوون هەرکەس نەیبینی تا دواتر لە بیدایەتە کەیسیان نەبووە لە بیدایەتە ئەوراقیان نەبووە ئەوراقیان نەبووە دوایی ئیتر ئەوراق دەستی پێ کردووە زائیدەن وەکو وتمان ئەمە نەیان هێشتۆ پارێزەریان هەبێ پارێزەرەکان نەیان بینیون قسەیان لەگەڵا نەکراوە لە ڕێژ ئەمنی زۆر توندا لە کاتێکە و لە سجنی ئینفرادیا بوون و لە ژێر فشاری دەرونیا بوون بەپێی ئەوەی کە خۆیان لە دەرگایکردنەکە ئاشکرایان کردو کە ئەمانە هەمووی پێشێلکاری زەقی یاساین و خۆیان بانگەشەی ئەویان کرد کە ئەمانە تهدید کراون بە شەرەف تهدید کراون لە کاتێکە پێیزوا بوو ئەمانە هەمووی نقطەی لێکۆڵینەوە زائیدەن نقطەیەکی زۆر گرنگ هەیە کەسێک لە ماوەی لەسەر مەوزوعێکی ئەمنی و چەندەها تۆمەتی بۆ دروست کرابێ تۆ خلالی ساڵێک هێشت بێتەوە لە قۆناغی لێکۆڵینەوە و لێکۆڵینەوەکە ئایا ئەم قەزەیە بە لێکۆڵینەوەیەکی ساڵی اینجا گەیشتنە ئەوە چەندین تۆمەت بێ خێرە لە خلالی دوو جەلسە بە دوو جەلسەی محکەمەدا خۆ کەسێکی زۆر بەسیتی چۆنەڵی وەک ئەڵێش مادەیەکی ئاسایی بە جەلسەیە کۆتایی پێ نایە ئەم تۆمەتە گەورەیە و ئەم چەندین تۆمەتە بە جەلسەیەک دوو جەلسە ڕێک هەموو یەکلایی کرایەوانێ و ئیتر چۆنەڵی پێچرایەوە ولا بە هەمان شێوە بینیشمان تەمیزکردنەوەکی چۆن بەڵام منکولانی ئەمنی لە ناودادگا چەکدار لە ناودادگا هێزی ئەمنی ئەمە ئەوەش جێ جارێ دادگا پێویستە لە ڕووی ئەمنیەوە کەسێک کاتێک کە دەستگیرە کرێ ڕاستە ئەمنێتی دادگا پارێزراوێ بەڵام نابێت هێزی چەکدار بێتە ناو دادگاوە کەشی ناو دادگاییکردنەکە تێکدا ترس دروستکە لە ناخی ئەوانەی کە گیراون لە ناخی تەنانەت ئەتوانم بڵێم ئەمە ترسێکی ناڕاستەخۆی بۆ دادوەرەکانیش
دادوەرە کاتێک بۆ نمونە لە جێگایەکایە کاتێک کە هێزێکی ئەمنی زۆر بتون وەخۆشی لەلایەکەوە سکاڵاکەرە لەلایەکەوە شایەتە لەلایەکەوە جێبەجێکارە با بڵێن دەستگای لێکۆڵینەوە دەستگای ئاسایش کاتێ پاراستنی ئاسایش کاتێک کە خۆیان سکاڵاکارن و خۆیان جێبەجێکارن و خۆیان ئەم کەسانە لەلایەن خۆیانەوە دەستگیرکرا ئەمە کۆکردنەوەی کۆمەڵە دژبەیەکە ناکرێت کەسێک خۆی سکاڵاکار بێ و شاید بێ لە قەزێکەیە دیارە سکاڵاکاریش بەشێکی شایەتە چونکە بێتە وەکو شاید حسابی بۆکرێ لە هەمان کاتیشا خۆی جیهەی تحقیق بێ و جیهەی لێکۆڵینەوە بێنە مەوزوعەکە ئەمە مافی زیندانیان وەکو لەو ڕۆ زائیدن لە ڕووی مافی زیندانیانیشە وازەحە کاتێک کە حکم دەدرێت پێویستە بگوازێتەوە بۆ دامەزراوەی چاکسازی گەوران چاکسازیە ئەچێتە ژێر دەسەڵاتی لە دەسەڵاتی دادگا و محکەمە و ئاساییشان نامێنێ ئەچێتە ژێر دەسەڵاتی وەزارەتی کار و کابوور و کاروباری کۆمەڵایەتەوە لە شوێنێکی زۆر ئاساییە ئەو زیندانە شوێنی سزادان نییە ئەوە شوێنی بەسەربردنی سزایە بەڵام ئەم جێگایە بۆ ئەوان کراوە بە شوێنی سزادانیان سزادان لە شوێنێکی تەسکە نەگواستنەوەیان بۆ موسسەی چاکسازی و هێشتنەوەیان لە دەستگای ئاسایش لە کاتێکە ئەو شوێنە شوێنی ئەوە نیە اختصاصی ئەوانێ لە کات چونکە ئاسایی شوێنی لێکۆڵینەوەیە نەک شوێنی بەسەربردنی ماوەی سزا و پێویستە ئەو کەسێک کە سزادرا دوای ئەگە کەیسی تریژما بێ وەکو بیسمانێکێک لەوانە کەیسی تری ماوە پێویستە هەر لە زیندانی چاکسازی ماوەی زیندانێکی بەسەربەرێ بەڵام بۆ لێکۆڵینەوەکان ئەهێنێتە ئەو شوێنی کە پێویستەکە بۆ لێکۆڵینەوە یا بۆ دادگایی کردن ئەبینین ئەمانە هەمووی پێچەوانەیە و پێچەوانی یاسا و پێشێلکاریکی زەقا بە بەرچاوی دادگاوە بە بەرچاوی داواکاری گشتیەوە بە پێرچاوی دنیاوە بە پێرچاوی هێزە سیاسیەکانەوە بە پێرچاوی ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتدا ئەوانەی ئۆپۆزیسیۆنن بەڵام بێدەنجیشی زۆر کوشندە هەیە ئەم بێدەنجە کوشندەیە پێم وایە ئێمە گەیاندوتە ئەم مەرحەلەیە و ئەنجامی خراپیشی ئەبێ بۆ کەسانی کە بێدەنگن ئەمڕۆ لەوان ڕۆژشکە کەسی ترە بەڵام بە دڵنیاییەوە ئەمە دەنجی ئازاد ناوەستێنێ ئەمە بادینان بێدەنگ ناکە ئەمەوە ئەکا کە دەبینی ئازایەتی کەسوکاریان و سووربوونی کەسوکاریان ئێمە چاوەڕێ لەوانەیە ئەوان دەسەڵاتی سیاسی چاوەڕێەوەی کردبێت کەسوکاریان بێدەنگکە وەستا دەبینی کەسوکاریان زۆر ئازانەتر هاتووە بۆیە ماوەی تەمەنی هیچ هێزێک هیچ ئینسانێک تا چۆنڵی تا مەدەل حیات تەمەنی نابێ ئەم هێزە سیاسیان و دەسەڵاتدارانش تا مەدەل حیات تەمەنیان نابێ و بۆیە بەم کارە نایاساییان بەم پێشێلکاری مافی مرۆڤ من پێم وایە تەمەنی مەرجی خۆیان نزیکتر دەکەنەوە هەنگاوەکانی مەرجیان نزیکتر دەکەنەوە و زووتر ئەبنەجی ناڕزایی زیاتری خەڵک و ئەبنەجەی تووڕێی خەڵک و بە دەرەنجامیش ئەبینی هێزەکانی دیکتاتۆرەکانی دنیا زۆر لەمان بەدەسەڵاتتر بوو ئەبینی لە ماوەیەکی کەمە چیان لێ هات لەبەردەست گەلەکانیانە کە بەداخەوە ئێمە ئومێدی پێ ناخوازن هیوادارین بەرەو چاچی بڕوە بەڵام ئاماژەکان پێمانڵێن بەداخەوە ئەمانە عیبرەت وەرناگرن سوپاس دەکەم کاک میێڤان سەبارەت بە سەردانیکردن و پەیوەندی تەلەفۆنی و جلوبەرگ و تا پێداویستی تەندروستیش ئەوان هەیە بۆ هەم ئەوانەی کە پێنج سزادراوەکە و هەم بۆ ڕاگیراوەکانیش پێشکو ئەس باشسەوەتا بدەم سەر گوتنە پارێزەری کەس و کارێت گرتیا بۆ نمونە ماڵا هاریوان عیسای و هاریوان عیسا تنێ دەنگێ ناڕازیە بادینا بۆ ئەوروکە ماڵاوە هەمی و تاکێن ماڵاوان هەموو بووینە دەنگەکێ ناڕازی هەر دیسا خەلکێ دووکێ گشتی دوی کیسه دا یعنی پتر یه دستالات دید که دستالات چند خوستا پینه هر کسی ناراضی بتن اتوماتیکی تومتا دانا بالوانا لوا پتر خلکی با دینان هشیار بوا و چاوه که فکریتر ایدی تو دست خوب ده چاوه او گهد خوب گهلید بد حتی تو گهدوات گیری او ده ازمانوی حقیقتا بینه تیدین تو نشی خلکی که مشکوی چارچوبه که نه کنترل بکی خلک آزادی تو نشی آزادیش ناف ببی هر چه رکات تو بهی
آزادی ده هر جه خو گریتن هر خلک ده طلب و حقوقت خو کتن دخوازا دادیه کتن کسو کارت و گرتیاجی دخوازن کو کسو کارت خو ببینن و کو آماجه بکری دیکا شیروان تاهایی کو چو بردم دادگاه هاتیا یعنی دخواز کریه کره خو ببینتن رپ نهاتیا دانو جلت لیدایا و وفات کریا خودش راضی بتن هر دیسا دیکا مخو اکشوان ابو جلت لیدایا و باره سخلمی تک چو باب شیروانی اش دیتن و یعنی دویا کو کره خو ببینه تو بکل حتی او خونا خو برا بن گوری و بن آخه و کره خو ندید باب بندوار ایوبی جلت لیدایا یعنی اوه همی ده سالات تو یعنی تو بی چاوی تو بی گوهی تو نابینی اوه همی ریدتن ریپینا دن کسو کارت خوب ببینن لی اوت که هاتینا روانه کردن بو چاکسازی هولیره از بارم اورو که کسو کار شیروانی کسو کارت خودیدینه شیروانی سردانک بو ها بو اورو که چهارشنبه جهاری وان عیسای و پنجشنبه جه که خود حس کردن سه کس هاتینا دست نشان کردن که بچن مالاشوانیش ببینن که دیکا منه و مالاشوانی دو هفت جینجی هنه که هر دو هفجینه توی حکه خود حس کردن ده سردانه کن پنجشنبه دم جمردو بله بس وکو بینینکه پیشتر نبوه بله اف کسی کت نوا زندانه دا کت نوا دزگه آسایش دال آسایش گشتی نه حتی نها کسو کارنوان ریپیناه دان بین یعنی بچن سردانه بکن جبلی وان پنج گرتی آمد آماجه پیچنده بکم که مالا نزیر کادره که یه کمالاتی اکتی بوه 7 ساله هات یه زندان کردن دهی هر دیسا قهرمان شکری کو کر شهید شکری ریکانیا کو او شهید قلمی بوا روزنامه وان بوا شهید شکری هر دیسا قهرمان جه به 7 ساله هات یه حکمدان کو حتی به گاوی پتر میدیا و راگهاندن سروی کیسه های بدنگن یعنی حتی اکتیب خوش چاو کادریتا برچاوتا 7 ساله حکم داد تو به حلویز ببی کو اکتیب خوش بجداری دا سالاته که قبا طالبانی خود شیطن حلویز تا کی ورگرتن برانبری کادر خو اوه یعنی یاری پیکرین که قبا طالبانی خود چاو کادریتا بیتا حکم دان 7 ساله و کسی که بگونه افجبه که همی زاند ملا نظیر کسی که ولاد پاریز و نشتیمان پرور بوا و 8 آخو ولاد آخو کریه کنگی غدر و خیانت الوی آخو کریه تو 7 ساله زندان بکی و ایکتی به حلویز بوا که قبا طالبانی ما هیچ حلویز تک جندید یا بیان نامه اجشم جورن تاری و 1000 بیان نامه بنویسم و بالاف بکم لی حلویست جدی ما اکتیه ندید برانبری مالا نظیری که کادر اکتیه بو و کادره که چالاک بو مالا نظیر کسی که گله که پاکش بو قهرمان عگید و همی گیرتین هاتینه دستگیر کردن اکتیه تنه بیان نامه براوانی شکریه پید وی هر روشته که جدیتر بو باشه بس وکو کشی بلین لروی تندرستی و هم راگیراوان و هم سادراوان و بعضی که باشی کشی لشیان دعوازیوه لروی تندرستی شو بەشێکیان بڵێن بارودۆخیان باش نییە؟ مفخو مامۆستا بەدەل بەرواری 29 بڕاستیژی یعنی دەمامەدیدی منێ نیاسی مامۆستا بەدەل بەرواری ئەو کەسە بووە کەسێکی گەلێکی بارز بووە کە 9000 کەسە دەبووە یعنی تاتە بەرچاوکردن چکو جوانیان خۆ تاسایی خۆ دەماکو مدیتی نزیکی 40 کیلۆژی هات بوو ناخارێ یەک میێ ڕەژیت ڕێهێنوی نە پرچاویدا نەما بوو یعنی گەلێک بێسەر و بەر ببوو ئەوە سەدەما چات یا سەدەمێ گرینە زیندانت ئەنفیرادیدا ئەشکەنجە ئەکیت هەبووە کولی بکن هندک دام پیدانان سر خوب بدن اگر روزی که 2 و 10 کسی که 5 روز دفمن تشتی تبویتن از ده پیدا مگوتن اگر
جورن طاری و جا اف کسی تات نوازین دانن طاری داد غرفین طاری دال پشت هزار درگه هاتا ویتن چپ سریفان بید اش برسی کرنه بگیرش زندان تا که کسی بگیره و اشکنجه و همی تشتل برام بری واحد یکرن لو ما کشه و هنده دا بازیه هکر ما مستبدل بروری وی رنگی هات دیتن دیسا مالا شوان برای منه گنجه یک میراش دیستانه ما هد پرچایی دا کشه و دا بازیه شیروانی کشه و دا بازیه روش و ساخله میشد بجم اوید که هاتی نروانه کرم بو زندان چاکسازی و که من آگه جزانیاری های که نوشدارین خواه سر دانید کن لی اویم که دنوا آسایش گشتی دا روش و یا ساخلمی یا باشنینه باشه زور با کورتی اگر شتێکت ما حتی مروف نشید آگه که باشین جبر که او پیوندین دما پیوندید کن چه پیوندی تلفونی حتی سردانی جو که افریقا مالا شیروانی سردان ها کریه چار کارمندین ین بجین زالگه یان جی زندان لهنداوی سریوا بونه نشیه با آزادانه بحث روش خوب بکد که چوانی نه دما که پیوندی جد کتن امپسیارا روشاوید که این بجین خارناتا چوایه تو هات یا اشکنجه دان تو چوای نشید برس بابا پسیارا بدد چون که پیوندی نوین زیر چاودریه دانه چارچو وکریه وید و پی و بی و نبی وقتی تو نشی آزادی بحث روشا خوب بکی بیمعنی هشتا توی تیست زادان باشه کاک میوان کمتر لنیو خولگ اگر پیامکت با خلق ماوی کاتمان نماز پاس تکم ولا پیامم با خلکی گشتی ادی بدنگ نبن سر خارنامه فین خو و باش بزنن اف کسی پاکشن بگونهن چاوت مهمیه دا قهرمانن اگر هندی سر درزیش یک تاوان کر با ما داشترمش خو گین ما بر روانی جنت کرد هزاران جارا مروت ما کسو کارن ما کتینا ناف زندان دا سرابون نمونه مثلا تشتکی قطانه که آن گرتن هات یا گرتن ما شرمش خو کر یا خلک یک بحثت بس چون که اف کسی پاکشن چون که کسی قهرمانه چون که سرما فین خو هاتین دستگیر کردن بسره که بلند و ام فخره پید بین ام شانازی کسو کارن خو این گرتید بین و خوزی ام همی رباز آوا بگیرین پیام هم بو خلق بادی نابگشتی بدنک نبن لسر خارنامه فین خو و رباز ما مستبدل برواری و شیروانی و ایاس کرمی و هاریوان عیسی و شوان سعیدی و گهدار زیباری بگیرن کسی گلک پاکشن و روش بو روش چاوت مدام مازن ترن و خلق بادینان تسلیمی چه حزب و چه لایانانا بید کس بادینان آزاد رو و بلند رو و ایدی کس نشیتن بادینام بدنگ بکرد بگیرتنا چند چالاک وانه که همی در رباز آوا گیریم خود حس کردن دکتر دقیقیش با رز دکر شتێکت ما بس پاس دکم زور بخیرایی دستخوشی لیکم یعنی او در کوت ظلم تا چند زیادتر بیه و لبرانبریش یا برگری و برخودان ئەوەندەی باڵا بێ پارتی و ویستی بەمە کە ینی ئەوەندەی تر بادینان کە مەتەیەکی داخراو بەڵام بینیمان کەس و کارەکان لەبێەوە بە چ دەنجێکی لێر قساکەن و ئەمە بێ پامێ بێ بۆ هەمومان دەسەڵات ئیش لەسەر سیاسەتی پەرتکە و زاڵباکە ئیش لەسەر دابڕاندنی شارەکانەکە لە یەکتری ئەوەی کە کاتی خۆی بەعس ئەیویست ینی هەولێرکە بە دوژمنی سلێمانی کا بە دوژمنی هەولێر دهۆکە بە سلێمانی ینی بە شارەکان کرد بە گژ یەکتریە ئەمان بەڕاستی بە هەمان مۆدیل و بە هەمان میتۆت کارەکەن یانەوێت هەمومان لە یەکتری دابپڕن و سیاسەتی پەرتکە و زاڵبە بەکاربێنن بۆی خۆیان بە کەماڵی ئیسلاحەتی خۆیان درێژە بەم مۆدیلە جەردەیە بنەماڵەی خۆیان بدەن و ئەبێ هەمومان تێبگەین خەڵکی کوردستان هەمووی تێبگە سیاسەتی ئاگرەسوورە لە خۆم دوورە ناخوا ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و قوبات تاڵەبانی لەسەر ئەم کەیسە هەڵوێستی هەبوایە کەیسی مەلانەزیر بە 7 ساڵ زیندانی ڕووی نەئەدا بۆیە من بۆ هەموو خەڵکی کوردستان ئەڵێم پێویستە هەمومان بەیەکەوە دیفاع لەم کەیسە بکەین و ئەم کەیسە بە کەیسی خۆمان بزانین و لە بری جیاوازی یەکمان بخات. سوپاس دەکەم کاکوسمان کاتمان زۆر کەمەوە دەقێکی زۆر بەخێراییم پێم وایە ئەم کەیسە ماهێتی حیزبی حاکمی لە بادینان دەرخست و
تاوانی یەکێتی نیشتیمانیش لەم کەیسەدا بەلای منەوە کەمترێ لە پارتی دیموکرات لەبەرەوەی شەریکی ئەوە و لەبەرەوەی کادرەکانیان کاتێک کە ڕوبەڕووی گرتن و زیندانیکردن و سجنکردن ئەبنەوە ئەبینی بێدەنگن لەسەر پشتی و کادرانە دواتر ئەچن ڕێکەوت ناکەن بە نەتیجە ئەمە کەیسی ئەمە هەموو دنیا لەسەر ئەم دەستگیرکراوانە هاتوۆتە سەرخەت ئەبینی ئەوە حاڵیانە لە بەرچاوی دنیاوان بەر ئەو جیراوانەی کە کەس لە سەریان نەهاتۆتە دەنگ و کە ئیعلام ئاگای لێنێ و کە ئێستا لە گونجەکانی زیندا ئەوانە ئەبێت وەختیان چۆن بێ من پێم وایە هەر بۆیە دەسەڵاتی سیاسی لە ڕوویان کاندیدەکانیان لە ڕوویان نایە ئێستا داوای دەنگ لە خەڵک بکەن و بگەڕن بە ماڵەکانەوە لەبەرەوەی حیزبەکانیان ئەمە ئەنجام ئەمە سوپاس بۆ سێلاتان سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس باوکاران خواتان بە